یەکەم متصرف کە ناوی پارێزگار بە متصرف دەبردرا لە عێراق ئەو کات یەکەم متصرف بەرحەمەتبی ئەحمەد عوسمان کە کوڕی هەولێر بوو وەکو یەکەم متصرفی هەولێر دەست بەکار بوو و ئەو دامەزرێنی دام و دەستگاکانی پارێزگا بوو ینی لیوا بوو ئەو کات چکە بەر لە هەندێک هەولێر لیوا نەبووە ئەو دام و دەستگایانی تایبەت بە ئەساسیاتی پارێزگا نەبووە لە هەولێر لەسەر دەستی ئەو کە لە پیاوە دروست بوو وەکو یەکەم پارێزگار کە دەست بەکار بوو و مؤسساتەکانی دەستپێکردنی مؤسساتەکان بۆ لە هەولێرێ و هەم وەکو کەسێکی دیار و خانەوادەیەکی ناسراوی هەولێر لە ماڵی مەلافەندی کە ئەحمەد عوسمان خۆی ئامۆزای ئەو بەرەحمەت بی و یەکەم متصرفی هەولێر بووە. هزار و نۆسەد و بیست و یەک 3 ساڵ یان 4 ساڵ بە متصرفی هەولێر دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی لای زۆربمەوە باوە کە خوێندومانە دەوڵەتی بەریتانی عوزما هات عێراقی داگیر کرد و هەولێری وەک پارتیەک لە عێراق بەبەر حکمی بەریتانی کەوت و لە ساڵی 18 تا 20 کاپتن های هات بۆ حاکمی سیاسی مەدەنی لە هەولێر و حکمی هەولێری سۆڕاند و هەر لەو کاتە لە 1990 فەرمانی بە پارێزگابوونی هەولێر دەرچوو. زۆرمان مەبەست ئەوەیە کە بکرێت 11 بتوانین جێگیری کەین وەک ڕۆژی پارێزگا. مێژووی دروستبوونی هەولێر زۆر لەوە دەگەڕێتەوە تەسبیت نیە لە چ ڕۆژێک بۆ مەسەن دەستپێکی دروستبوونی ئەو شارە بچکە ئەو شارە زۆر لە ناو مێژووە بۆ 11 ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگارە لە هەولێر یان ڕۆژی بە دووبارە بەکردنەوەی هەولێرە بەلیوایەک کە پێناسەی محافەزەیەکی پێ بدرێ دوای نەمانی ئیمپراتۆری عوسمانی لە منتەقە و دەستپێکی مەملەکەتی عێراقی بۆیە ڕۆژی فەرمیەکەی هەولێرە. نەکار متصرفی هەولێری هەستنی هەموو متصرفینی لیوایەکان لە عێراق استقلالیەتێکی زۆریان هەبوو چونکە اتصال لەگەڵ مەرکەز ئەوەندە سەهل نەبوو. متصرفی هەولێر 1921 زۆر استقلالیەتی هەبوو. سەرەتا کە مەبەستمان بوو بزانین شاری هەولێر ڕۆژی بە پارێز بگابوونی کەیە و لە چ کات و شوێنێک بووە چێ فەرمانەکەی دەرکردووە لە بۆ ئەوەی کە هەولێر ببیتە پارێزگا. ئەوجا ئەوەی ئەمە کە مەبەستمان بوو لەگەڵ ئەو گروپە بڕیارماندا زیاتر دیراسەتی ئەو بابەتە بکرێ بە دواداچوونێکی زۆر وردمان کردیا بە تەسەوڕی من ئەوەی ئێستا کە پێی گەیشتوین من دڵم پێی خۆشە کە مێژوەکەمان ئەتوانم برێم 100% بۆمان ڕوون بۆەوە کە لە چ ڕۆژێک بوو بە پارێزگا. کورد ئەو وەختی مووقعیان هەبوو. کورد حتا سیاسیەکانی کورد لە بەغدا دەوریان هەبوو. کورد تاریخیەن لە عێراق دائما شەریک بووە. کاپتن هایی کە بخۆی ئەو کات خانوێکی
بۆ سازکرا خانوویشان بۆ دانا لە گەڕەکی عەرەبان بەداخەوە ئێستا نمایە زۆر نزیک بوو لە ئەوەی قشلەی سواریان پێدەوت ئێستا ئاساواری قشلەی سواری ماوە بەڵام بەداخەوە خانووەکەی کاپتنهای نەماوە کە دەکەوێتە کۆڵانەکانی پشت قایمقامێتی قەزای ناوەندی هەولێری ئێستا خانووەکەی لێوێن دەربوو هەر لەوێ حکمی پارێزگای هەولێری دەسوڕاند ساڵی یەکەمی بە پارێزگا نەبوو ساڵی یەکەم شاری هەولێر بوو سەر بە ویلایەتی کەرکووک بوو بەڵام لە 19ەوە بوو بە پارێزگا و بەڕێز کاک ئەحمەد عوسمان یەکەم پارێزگاری هەولێر دەست بەکار بوو بەڵام کاپتنهای وەک حاکمی سیاسی مەدەنی لە هەولێر هەر ئیش و کارەکانی دەسوڵات. حاکم کاپتنهایی کە حاکمی مەدەنی عێراق بە 2 ساڵ لە هەولێر وەکو حاکمی مەدەنی کاری کردووە لە کتێبەی خۆی لە سەنەتان فی کوردستان 2 ساڵ هەموو ئەو مێژوەی کە 2 ساڵ لە هەولێری پایتەخت بووە بەڕوونی باس لەو بابەتە ئەکاتن کە 11 ساڵی 1990 فرمانی بە پارێزگابوونی هەولێر ئەو کات بووە و بۆ زیاتر دڵنیابوونیش ئێمە وەسائقی زیاترمان کردە بەردەست کە لە ئەو کات ڕۆژنامەی ئەلعێراقیە لە ساڵی 1923 کە دەرچووە لە ژمارەی 855 بروسکەیەک لەلایەن وەزارەتی ناوخۆی عێراقی بۆ بەڕێز خواڵێ خۆش بۆ ئەحمەد عوسمان دێتن پیرۆزبایی 4 ساڵەی بە پارێزگابوون لە بەڕێز خواڵێ خۆش بۆ ئەحمەد عوسمان دەکاتن. جێگای قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر ئێستا ئەوێن دێت جێگای متەسەڕفیەی هەولێر بووە جگە لە چەند بەشێکی بچووکی نەبی ئەوانی کە هەموو لەوێ بووە تەنها شارەوانیەکان لە بەرامبەری بوو ئەوانی تر لە هەموو لەناو ئەو بینایە بووە بە متەسەڕفیە و بە هەموو بەشەکانی ترەوە کە بەڕێز خواڵێ خۆش بۆ ئەحمەد عوسمان لەگەڵ کاپتنهایی لە 29 ساڵ 1990 سەردانی بەغدا ئەکەن کە دەگەڕێنەوە هەولێر ئەو کات بروسکەیەک دەگاتە دەست کاپتنهایی لە 4 ساڵی 1990 بروسکەکە پێی دەرێ کە جەنابەت حاکمی مەدەنی شاری هەولێری